لەگەڵ ئەو گۆڕانکاریەی لە ناوچەکەدایە و دۆخی سیاسی کوردستان و عێراق کادرانی یەکێتی سنووری مەڵبەندی حەمرین و ناوچەی داوێ بەستنی کۆنگرە بە زەرور دەزانن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغەدا. دیارە بەستنی کۆنگری چوار بۆ یەکێتی لە ئێستادا بۆتە زەرورەت لەبەرەوەی چەندی ساڵ بەسەر کۆنگری سێرا تێپەڕیوە و هەمیشێتی بۆ گرتکردنەوەی نێوماڵی خۆی بۆ ڕێخستنەوەی ئۆرگانە حیزبیەکانی بۆ باشترکردن و چالاکردنی سەرکردایەتیەکەی لە هەموو ئەم هاوکێشە سیاسیانە پێویستە کۆنگرە بوەسێ بۆی سەرکردایەتیەکی نوێتر لانی کەم سەرکردایەتی نوێ بکرێتەوە و ئۆرگانەکان ڕێک بخرێتەوە یەکێتی پێویستی بە سیستەم و بە بەرنامە و بە شێوازێکی تری کارکردە بەڵام دەبێت پێش کۆنگرێش یەکێتی هەوڵ بە کۆمەڵێ ئجرعات و کۆمەڵی هەنگاو هەند بیهاوێ بۆ ئەوەی بتوانێت کۆنگرەکەی سەرکەوتوو بێ. زۆر پێویستە یەکێتی کۆنگرە بەرسێت بۆ ئەوەی کۆمەڵێک شتەیە بەڕاستی تا ئیسا زۆر لە کادرەکان قسە لەسەرەکەن پێم وایشە هەموو کادرەکانی یەکێتی کادرە پێشکەوتەکان پێیان باشە کۆنگرە بەسرێت لە ڕاستە پێویستە کۆمەڵە گەنجی نوێ ئەقلی نوێ خەڵکی شارەزای باشمانەیە چی لە ڕووی حەزبیەوە چی لە ڕووی فکریوە چی لە هەموو ڕۆگانەوە بەڕاستی کاتی خۆیەتی حەقی خۆیەتی ئەوانش بێنە ساحەکە و بێن سەرکردایەتی یەکێتی بکەن و بەرنامە یەکێتیدا ڕێژنەوانە حقەتەوە هەمومان لەگەڵەوەی. بەرپرسی مەڵبەندی حەمرین یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە چوونە لەگەڵ کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە دەبێت یەکێتی لەگەڵ سەردەمدا خۆی نوێ بکاتەوە و بەستنی کۆنگەرەش دەبێتە مای نوێبوونەوەی یەکێتی. ڕاستە بەستنی کۆنگرە بۆتە شتێکی حتمی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە هەم چەند ساڵێک بەسەر کۆنگرەی سێمە تێپەڕیە و ئەوە بەداخەوە جنابی مام جلال ئەمری خوای کردو دوای 16 ئۆکتۆبەریش ئەمانە کۆمەڵێک شتن هاتنەتە پێش بەستنی کۆنگرەی والێ کرد بیکاتە شتێکی حتمی بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە قیادەیەکی تازەوە بۆ قۆناغێکی تازە کە دێتە پێش بتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکات. کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەستنی کۆنگرەی چوار کە ئەنجومەنی ناوەند بڕیاری لەسەرداوە بە هەڵساندنەوەی یەکێتی و نێبوونەوەی یەکێتی دەزانن هیواخوازیشن گرنگی بە گەنجانی بەتوانە بدرێت لە سەرکردایەتی یەکێتی نوێدا. کاروان حەبیب، کورتسات نیوز، گەرمیان.